هۆکارەکانی دڵڕەقبوون بەهۆی گوناه و تاوانەوە و بەهۆی پشتکردنە دینی خوای پەروەردگار و حیساب نەکردن بۆ خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو عقوبەیەک تووشی ئینسان دەبێت. هەر ئینسانێک خوا پەناماندا دڵی ڕەق بوو لە ئاستی حەق و لە ئاستی دین و لە ئاستی خودای پەروەردگار، ئەو کەسە مەحروم دەبێت لە هەرچی خەیر و چاکە هەیە و تووشی سزای پەروەردگار دەبێت خوا پەناماندات. بۆیە خوای پەروەردگار لە دوای ئەوەی کە چەندین بەڵگە و موعجیزەی خستە بەردەم و بەرچاوی بەنو ئیسرائیلیەکان کە هەر بڕوایان نەکرد و پشتیان لە دینی خودای پەروەردگار کرد، دەفەرمێ ثم قەسەت قولوبکم من بعد ذلك، لە دوای ئەو هەموو ڕوونکردنەوەیە کە هەر بڕوایان نەکرد و نەهاتنە سەر ڕێگای ڕاست، خوای گەورە دەفەرمێ کەسانێکتان لە نێودا هەیە کە فهي كالحجارة أو أشد قسوة، دڵی وەکو بەرد ڕەقە و هەروەها ڕەقتریشە لە بەرد لە ئاستی حەق و لە ئاستی خودای پەروەردگاردا و لە ئاستی پێغەمبەرانی خوای پەروەردگار سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ فويل للقاسية قلوبهم من ذكر الله، ئەی هاوار بۆ ئەو کەسانەی کە دڵیان ڕەقە لە ئاستی ذیکر و یادی خوای پەروەردگار، لە ئاستی دینی خودای پەروەردگار. عەبدوڕەحمان ناصر سەعدی لە تەفسیری ئەو ئایەتە دەفەرمێت هاوارە بۆ ئەو کەسانە و هەڕەشەیە لەو کەسانەی کە لا تەلین لکتابه، دڵیان بەهۆی کتاب و قورئانی خوای پەروەردگار نەرم نابێت و هەروەها بیر لە ئایەتەکانی خوای پەروەردگار ناکەنەوە و هەروەها دڵیان ئارام نابێت بەهۆی ذیکر و یادی خوای پەروەردگار و بەهۆی قورئان و هەروەها ڕوویان لە پەروەردگاریان وەرگێڕاوە، ڕوویان لە حەق وەرگێڕاوە، ڕوویان کردوتە غەیری خودای پەروەردگار. فهؤلاء لهم الويل الشديد، ئەنجا دەفەرمێ ئەو کەسانە بەڕاستی هاوار و سزای زۆر بە ئێشیان بۆ هەیە والشر الكبير، و خراپە و شەڕی زۆر گەورەشیان بۆ هەیە. ئەو کەسانەی بەو شێوازەیە دڵڕەقن خوا پەناماندات. ئەوانە کەسانێکن وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يعرف معروفا ولا ينكر منكرا، ئەوانە کەسانێکن کە حەق ناناسن ناحەقیش ناناسن بەهۆی دڵڕەقبوونیانەوە، بەهۆی ڕووەرگێڕانیان لە خوای پەروەردگار و دینی خوای پەروەردگارەوە. إلا ما أشرب من هواه، إلا مەگەم ئەوەی کە لەگەڵ حەز و ئارەزوی خۆیان تێکاتەوە پێیان باش بێت، ئەمما نازانن حەق چییە و ناحەق چییە، نازانن زوڵم چییە و دادپەروەری چییە، نازانن ئینسانی باش و ڕێک و پێک چییە و نازانن ئینسانی خراپ چییە، بەهۆی دڵڕەقبوونەوە خوا پەناماندات. من ناوی دەفەرمێت دڵی ڕەق، ئەو کەسەی کە دڵی ڕەق بووە حەق قبوڵ ناکات ئەگەر بەڵگەی زۆریشی بۆ بێنیەوە. لەبەرچی لەبەر ئەو دڵڕەقبوونەی حەقی قبوڵ نییە وەلەو ئەگەر بەڵگەی زۆریشی بۆ بێنیەوە و ئەگەر بشزانێت لە دڵەوە ڕاستە بەڵام دانی پێدانانێت. مالیکی کوڕی دینار دەفەرمێت ما ضرب عبد بعقوبة أعظم من قسوة القلب، هیچ عقوبەیەک نییە کە گەورەتر بێت لە ڕەقبوونی دڵ، کە ئینسان دڵی ڕەق بوو هیچ عقوبەیەک و سزایەک ئالەوە گەورەتر نییە. و دەفەرمێ خوای پەروەردگار لە هەر قەومێک لە هەر کەسێک تووڕە بێت ڕەحمەتی لە دڵدا دەردێنێت، ئەوە سزایەکە. بۆیە سەهلی کوڕی عەبدوڵڵا دەفەرمێت هەموو عقوبەیەک ئینسان پاک دەکاتەوە، کاتێک کە ئینسان بەڵاو موسیبەت و ئافاتێکی بەسەر دێن نەخۆش دەبێت، ئەو عقوبەیە دەبێتە مایەی پاکبوونەوە لە گوناه و تاوان. تەنها دڵڕەقبوون نەبێت، ئەو کەسەی کە خوای گەورە دڵی عقوبە بدات و ڕەق بێت بەهۆی تاوان و ڕووەرگێڕانەوە، زیاتر لە خوای گەورەوە دوور دەکەوێت لە جیاتی ئەوەی کە پێی پاک بێتەوە. فوزەیلی کوڕی عیاس دەفەرمێ خەمس من علامات الشقاوة، پێنج شت هەن کە نیشانەی لاساری و خراپی و بەدبەختی و شەقاوەتی ئینسانن لە هەر کەسێکدا هەبن. یەکەم لەوانە دەفەرمێ القسوة في القلب، دڵڕەقبوون، دڵڕەقی لە هەر کەسێکدا هەبوو، هەر کەسێک دڵڕەق بوو بەرامبەر بە حەق، بەرامبەر بە دین، بەرامبەر بە خزم و کەسوکاری، بەرامبەر بە ئیسلام، بەرامبەر بە مسلمانان، ئەوە مایەی شەقاوەتی هەر کەسێکە کە لە هەر کەسێکدا هەبێ خوا پەناماندا. دووهەمینیان وشک بوونەوەی چاو و فرمێسک نەهاتن لە بەرخاتری خوای پەروەردگار. سێهەمینیان کەمبوونی حیا و شەرم لە ناو کۆمەڵگادا
مایەی دڵڕەقبوون و شەقاوەتیە خوا پەناماندات. ئەنجا ڕەغبەت لە دنیا و پشتکردنە قیامەت و هەروەها ئەمەل درێژی و هیوا درێژی لە هەر کەسێکدا هەبێت مایەی شەقاوەت و بەدبەختی هەر کەسێکە، کەواتە ئەوە پێمان دەڵێ ئینسان خۆی بە دوور بگرێت لەو سیفەتانە. هۆکاری ئەو دڵڕەقبوون و بێخێریە لە ئینساندا چییە؟ ئایا ئینسان بەهۆی چیەوە دڵی ئاوا ڕق دەبێت؟ بۆیە پێویستە هۆکارەکانی باسکەین تاوەکو خۆمان بپارێزین لەو هۆکارانەی کە دڵی ئینسان ڕق دەکەن و ئینسان بەرەو دڵڕەقی دەبات، چونکە هەر کەسێک دڵی ڕق بوو بێبەش دەبێت لە هەرچی خەیر و چاکە هەیە. یەکەم لە هۆکارەکانی دڵڕەقبوون بریتیە لە نەزانین و نەفامی و تەکەبور. خوای گەورە دەفەرمێت قل هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون. ئایا ئینسانی زانە و نەزان وەکو یەک وایە؟ ئینسانێک کە دەزانێت دین چییە و حەقیقەتی دنیا چییە و قیامەت چییە و قەدری چەندە لەگەڵ ئەو کەسێکی هیچ شتێک نازانێت لە دنیا لە قیامەت، ئایا وەکو یەک وایە؟ بێگومان وەکو یەکیان نییە. محەممەدی کوڕی حوسەین دەفەرمێت هەر کەسێک کیبر و تەکەبوری بچێتە ناو دڵ و دەروونەوە عەقڵی کەم دەکات بەهۆی ئەو تەکەبوری کە دەچێتە ناو دڵیەوە. عەلی کوڕی ئەبوو تاڵیب دەفەرمێت هیچ دەوڵەمەندیەک لە عەقڵ باشتر نییە، هیچ فەقیریەکیش لە جەهل و نەزانین خراپتر نییە. هەر کەسێک تووشی داوی جەهل و نەزانین بێت، هیچ شتێک نەزانێت لە دین و لە ئەحکامی دین، بەڕاستی ئەوە گەورەترین فەقیری و گەورەترین خراپەیە کە بەسەر ئینسان دێت و تووشی ئینسان دەبێت. سقراط گوتوویەتی العلم هو الخير والجهل هو الشر. علم و زانست و زانیاری خەیر و چاکەیە بۆ ئینسان، بەڵام جەهل و نەزانین شەڕ و خراپەیە بۆ ئینسان. ئەفلاتون دەڵێت بنچینەی هەموو شەڕ و خراپەیەک لە ئینساندا دەگەڕێتەوە بۆ جەهل و نەزانین. بنچینەی هەموو خراپەیەک لە ئینساندا، هەموو شەڕێک لە ئینساندا بنچینە و سەرچاوەکەی بریتیە لە نەزانین و نەفامی. بۆیە باوەریابین خۆمان لەو سیفەتەیە بە دوور بگرین، تەکەبور و هەروەها نەزانی و نەفامی، چونکە ئیبلیس بەهۆی تەکەبورەوە بەرامبەر بە خوای پەروەردگار خوای گەورە لە ڕەحمەتی خۆی دەری کرد. بۆیە دەفەرمێ ئەبا وەستەکبەڕ وەکانە من الکافرین، پشتی لە بەڵێن و لە بڕیاری پەروەردگاری کرد و خۆی بە گەورە گرت. ئەنجا بەهۆی ئەوەوە چۆڕزی بێباوەڕان و خوای پەروەردگاریش لە ڕەحمەت و لە چاکەی خۆی دووری خستەوە و بوو بە یەکێک لەو کەسانێک کە بێباوەڕە بەرامبەر بە پەروەردگار. دووهەم لە هۆکارەکانی دڵڕەقبوون بریتیە لە زۆر گوناه و تاوانکردن، گوێنەدان بە گوناه و تاوان، حیساب نەکردن بۆ گوناه و تاوان. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن العبد إذا أخطأ خطيئة نكتت في قلبه نكتة سوداء. ئینسان هەر کاتێک گوناه و تاوانێکی کرد خاڵێکی ڕەش لەسەر دڵ و دەرونیدا پەیدا دەبێت. ئەگەر هات و تۆبە بکات و بگەڕێتەوە دڵ و دەرونی پاک دەبێتەوە، بەڵام کە نەگەڕایەوە هەر بەردەوام بوو لەسەر تاوان، جارێکی دیکە گەڕایەوە بۆ تاوان لە جیاتی ئەوەی بگەڕێتەوە بۆ تەوبە، ئەو کەسە گوناهەکانی لەسەر کۆ دەبنەوە هەتاوەکو دەبێتە ژەنگ و ژاری گوناه و تاوان. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێ کەلا بەل ڕان على قلوبهم ما كانوا يكسبون. بەهۆی ئەو گوناه و تاوان و بەهۆی ئەو خراپەیەی کە ئینسان دەیکات دڵ و دەرونی دەبێتە یەک پارچە لە ڕەشی گوناه و تاوان لەسەری کۆ دەبێتەوە، ئەنجا ژەنگ و ژاری گوناه و تاوان بەرەو دڵڕەقبوونی دەبات. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ دەفەرمێت هیچ دڵێک ڕق نابێت ئیلا بەهۆی گوناه و تاوانەوە نەبێت. کەواتە ئەی ئینسان وریابە خۆت بپارێزە لە گوناه و تاوان، مەڵێ ئەوە گوناهێکی گچکەیە قەیناکە هیچ نییە، مەڵێ کاکە دوایی تەوبە دەکەم، گوناهەکانت لەسەرت کۆبنەوە جاری وهەیە مەجالی تەوبەشت نامێنێت و ناتوانی بگەڕێەوە. بۆیە وریابە و حەزەرکە لە تاوان. شێخ ئەلبانی دەفەرمێ قەسوەة القلوب من ثمرات المعاصي. دڵڕەقبوون بەهۆی گوناه و تاوان و بەرهەمی گوناه و تاوانە. و هەروەها حارثی کوڕی محاسبی فەرموویەتی بزانە ئەی ئینسان ئەن الذنوب تورث الغفلة. گوناه و تاوان بێ ئاگات دەکات لە خوای پەروەردگار و لە دین. و هەروەها
بێ ئاگایش لە دین و غەفڵەت بوون دڵت ڕق دەکات کە دڵیشت ڕق بوو لە خوای پەروەردگار دوور دەکەوێەوە. ئەگەر لە خوای پەروەردگاریش دوور بووی ئەو کەسە تووشی ئاگر دەبێت و تووشی سزای پەروەردگار دەبێت، خوا پەناماندات. ابن عباسش فرموویەتی وإن للسيئة سوادا في الوجه وظلمة في القلب. هەرچی خراپە و گوناه و تاوان هەیە ڕەشی لە دەم و چاوی ئینساندا پەیدا دەکات، ناڕێکی لە دەم و چاوی ئینساندا پەیدا دەکات، تاریکایی لە دڵی ئینساندا پەیدا دەکات. ئەی ئینسان وەریابە. و هەروەها ڕزق و ڕۆزی کەم دەکات، بەدەنی ناڕێک دەبێت، و هەروەها ئەو کەسەوە بغضة في قلوب الخلق، ناشرن دەبێت، خۆشەویست نابێت لە لای خەڵک هەر لە خۆیەوە حەز بە چارەی ناکات. ئەو کەسەی کە فاسق و خراپەکار و لە ڕێدەرچووە دوو لە ڕووی جەنابتان هیچ کەسێک حەز بە چارەی ناکات. بۆیە ئیبن عەباس دەفەرمێ ئەوە لە عقوبەی تاوانە، ئینسان ئەو هەموو عقوبە و ناخۆشی و ناڕەحەتی بەسەر دێ بەهۆی گوناه و تاوانەوە، خوا پەناماندات. کەواتە باوریابین گوناه بەکەم نەزانین، چونکە گوناه دڵی ئینسان ڕەش دەکات و دڵی ئینسان ڕق دەکات. سێهەمینیان لە هۆکارەکانی دڵڕەقبوون بریتیە لە غەفڵەت و بێئاگایی. بێئاگایی لەوەی کە پێویستە ئینسان ئاگاداری بێت. بێئاگایی یعنی لە بیربردنەوە و ئیهمالکردنی دین و حەق، یعنی پشتکردنە خوای پەروەردگار، یعنی ڕووەرگێڕان لە عیبادەتی خوای پەروەردگار، یعنی ڕووەرگێڕان لە هەرچی چاکە و چاکەکاری هەیە. ئەوە ئینسان بەرەو دڵڕەقبوون دەبات. ابن القيم دەفەرمێت مەجالیسی ذکر مەجالیسی مەلائیکەتەکانی خودای پەروەردگارە، بەڵام مەجلیسەکانی لەه و لەعب و مەجلیسەکانی غەفڵەت و بێئاگایی کە ئینسانەکان دادەنیشن بۆ ئەوەی کە بێئاگا بن، بۆ ئەوەی کە کات بەسەر بەرن بەبێ هیچ سودێکی دنیای قیامەتی، دەفەرمێ مەجالیسەکانی شەیتانن، خوا پەناماندات. جا ئەی ئینسان دەفەرمێ هەڵبژێرە و تەماشاکە دڵت بە کامەی دەکرێتەوە، بەلای کامەیدا دەڕۆی، دڵنیابە لە دنیا و لە قیامەتیشدا هەر لەگەڵ ئەو کەسانە دەبێ. بۆیە گوتراوە ئەلغەفلەت مفتاح الشرور، بێئاگایی بریتیە لە کلیلی هەموو خراپەیەک بۆ ئینسان دەکاتەوە. هەر کاتێک ئینسان بێئاگا بوو لە دین، ئینسان بێئاگا بوو لە چاکە، ئینسان غافڵ و بێئاگا بوو لە ئەوەی کە لە سەرشانیەتی و ئەو حەقیقەتەی کە دەبێ بیزانیت، ئینسان بەرەو خراپە و خراپەکاری دەڕوات و دڕی ڕق دەبێت. بۆیە ئیبن القەیم دەفەرمێت بە ئەندازەی ئەوەی کە ئینسان بێئاگایە لە دینی خودای پەروەردگار، لە زیکر و یادی خوای پەروەردگار، ئینسان لە خوای پەروەردگار وە دوور دەکەوێت. جای ئینسان بزانە بە ئەندازەی ئەوەی کە بێئاگابی لە خوای پەروەردگار و لە حەقیقەتی دینەکەت، بزانە لە دینەکەت وە دوور دەکەوی و دڵت بەرەو ڕقی دەڕوات. ئەو کاتەش کە ئینسان دڵی ڕق بوو بێبەش دەبێت لە هەرچی خەیر و چاکە هەیە. چوارەم لە هۆکارەکانی دڵڕەقبوون بریتیە لە طول الأمل، ئەمەل درێژی و هەروەها هیوا درێژی، بە شێوازێک کە ئینسان وا بزانێت ئەو دنیایە جێگای هەتا هەتاییە و قەت نامرێت. نابینن زۆر کەس کاتێک کە دەجوڵێتەوە و کار و کردەوەکانی بە ئەندازەیەکە و بە شێوازێکە و بە ئاراستەیەکدایە وا دەزانێت قەت ئەو دنیا بەجێ نایەڵێت، وا دەزانێت قەت نامرێت، چونکە حیساب بۆ مردن ناکات، وا دەزانێت دنیا جێگای مانەوەی هەتا هەتاییە. بۆیە ئەمەل درێژی بریتیە لەوەی کە ئینسان پشت لە قیامەت کات، وا بزانێت لە دنیادا هەتا هەتایی دەمێنێتەوە، حیساب بۆ مردن نەکات، حیساب بۆ دین نەکات، حیساب بۆ خوای پەروەردگار و بۆ پێغەمبەر نەکات صلی الله عليه وسلم. ئەمەل درێژی یەکێکە لە وەزوەسەی شەیطان و پیلانەکانی شەیطان. تەماشاکەن شەیطان بەچی باوکە گەورەمان ئادەمی فریودا لەناو بەهەشدا، بەوەی کە گوتی فەوەسوەسە ئیلەیه الشەیطان، شەیطان وەزوەسەی بۆ ئادەم کرد. قال يا آدم هل أدلك على شجرة الخلد وملك لا يبلى، گوتی ئەی ئادەم پێت بڵێم کە لە دارێک بخۆی هەرگیز نامری و مردنت بەسەردا نامێنێت و حتا هەتایە دەمێنیەوە و مڵک و ماڵەکەشت تێدا ناچێت و دەمێنیەوە هەتا هەتایی. ئەوە وەزوەسەی شەیطانە. بەوە شەیطان فێڵ لە ئینسان دەکات، دەڵێ کوڕە قیامەتی چی کاکە، قیامەت کەی دێت؟ دنیا جێگای مانەوە و جێگای خۆشی و ڕابواردنە، وات لێ دەکات بێ ئاگابی لە حەقیقەتەکانی قیامەت، لە حەقیقەتی دین وات لێ دەکات بە شێوازێک بژیەی کەوا بزانی هەرگیز نامری.
ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بدە فەرمێت ئەیها الناس ئەی خەڵکینە بزانن إن أخوف ما أخاف عليكم إثنان بزانا من أويك الليتان دترسم دوشتا يكمينيان اتباع الهوى وطول الأمل يكمينيان بريتيا لشوين كوتني هوا وهواس دو همينيان بريتيا لا هوا دريجي وأمل دريجي بشيوازي وابزاني قد نامري چون كذا فرمي فأما اتباع الهوى فيصد عن الحق چون كأو كسيك شوين هوا وهواسي كوت ئەو شوێن کەوتنی هەوا و هەوەسەی دەبێتە بەربەست لە شوێن کەوتنی حەق و ڕاستی ئەو کەسەشی کە ئەمەلی درێژ بوو لەو دنیاە داوای زانی کە قەت نامرێت فەیونسی الئاخرە دوا ڕۆژی بیر دەباتەوە بۆیە دەفەرمێ وریابن لەو دووشتانە لێتان دەترسم کە ئەو دووشتانە غافڵتان کەن و بێ ئاگاتان کەن بە شێوازێک بن کە لە خوای پەروەردگار بە دوور بکەونەوە. إمام قرطبي لتفسير أو آياتيك خواي قولة فرميت وما الحياة الدنيا إلا متاع الغرور دنيا تنها فري ودرب وإنسان أو كسيك لسرقاي راس نبيد أو كسيك روي لحق راستي نبيد روي لدين نبيد دنيا بو أو كسا ما يفري ودانو ما هالخلطان دنا ده فرمي أو كإنسان قماني وابي لو دنيا يدا دمينيت ونامريت وهروها پشکاتە قیامەت پشکاتە حەق ئەو بۆ ئەو کەسانەیە و ئەو کەسانە دنیا فریویان دەدات. ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ دەفەرمێت بەنو ئیسرائیلیەکان لە کاتێکدا کە تووشی ئەمەل درێژی بوون تووشی دڕەق بوون بۆیە خوای گەورە دەفەرمێت ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل وەکو ئەو کەسانە مەبن کە لە پێش ئێوە کتێبیان پێدرا بوو خاون كتاب بون انجا فطال عليهم الأمد فقست قلوبهم أوانا مدتك زوريان بسردا رويشت كسوديان الذين كان نبيني وشويني نكوتن بطواتي انجا لأنجامي أودا فقست قلوبهم ضليان رقبوا بهوي أهوا وكثير منهم فاسقون وزور بشيان لريدرسون وتوشي قناه وهروها توشي لريدرسون بن خوابنا ماندات کەواتە ئەی ئینسان وریا بە ئەمەل درێژی ئینسان بە هیلاک دەبات دڵی ئینسان ڕق دەکات لە ئاستی خوای پەروەردگار و لە ئاستی دینی خدای پەروەردگاردا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت صلح أمر هذه الأمة بالزهد واليقين کاروباری ئەو ئومەتە بە دوو شت چاک دەبێت بەچی یەکەمیان بە دنیا بەکەم گرتن دووهەمیان بە یەقین بەرامبەر بە خوای پەروەردگار و بەرامبەر بە دین و بەرامبەر بە قیامەت. بەڵام دەفەرمێت وهەلەکە ئاخیڕها و کۆتایی ئەو ئومەتە بەهۆی چییەوە بە هیلاک دەچن و هەروەها تێدا دەچن بالبخل والأمل بەهۆی ڕەشدی و چروکی و ڕەزیلیەوە و هەروەها بەهۆی هیوا درێژیەوە لە ناو دەچن خوا پەناماندات. کەواتە کۆی ئەو بابەتەی کە باسمان کرد و خوێندبانەوە ئەوەمان پێ دەڵێت و ئاراستەی ئەوەمان تێدەگەیەنێت و ئاراستە و دەرس و پەندی ئەوەی لێوەردەگرین کە ئینسان وریا بێت خۆی بپارێزێ لە هۆکارەکانی دڕەق بوون چونکە هەر کەسێک دڵی ڕق بوو خێری پێوە نامێنێت هەر کەسێک دڵی ڕق بوو حەق قبوڵ ناکات هەر کەسێک دڵی ڕق بوو قورئان کاری تێناکات هەر کەسێک دڵی ڕق بوو خوا پەناماندات بە هیچ شتێک ناگەڕێتەوە وەکو زانایان دەفەرمون ئاگری دۆزەخ بۆ ئەو کەسانەیە کە دڵیان ڕقە چونکە ئینسانی وا هەیە خوای گەورە دەفەرمێ دڵی وەکو بەردوایە و لە بەردیش ڕقترە هیچ شتێک چارەی ناکە تەنها ئاگری دۆزەخ نەبێت. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایگیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی دڵ و دەروونمان بە نووری ئیمان و ئیسلامەتی ڕووناکەیەوە. یا ڕەبی خوایگیان وامان لێ بکەی کە دڵمان نەرمێت بەرامبەر بە حەق و بەرامبەر بە دینی تۆ. یا ڕەبی خوایگیان وامان لێ بکەی کە پارێزراو بین لە دڕەقی خۆمان بپارێزن لە هۆکارەکانی دڕەق بوون. یا ڕەبی خوایگیان ئەتۆش پارێزراومان کەی بەهۆی نووری ئیمان و ئیسلامەتیەوە دڵمان ڕۆشن کەیەوە دڵمان نەرم کەی بەهۆی ئەو کتابەی خۆت کاتێک گوێمان لە ئاەتەکانی تۆ دەبێت وابین لەو کەسانە بین کە دڵیان دەلەرزێت و کاریان تێدەکات کاتێک گوێیان لە ئامۆژگاری ئەو دینە دەبێت دەیکەنە کردار و لە خۆیاندا بەرجەستەی دەکەن. یا ڕەبی خوایگیان بە ئیمانەوە بمان ژێنی بە ئیمانەوە بمان مرێنی عاقیبەت خێری دنیا و قیامەتمان کەی
وامان لێ بکەی کە لەسەر ئەو ڕاستە شەقامەی تۆ بەردەوام بین هەتاوەکو دەمرین بەڕووی سپیەوە بینەوە خزمەتی تۆ خەجاڵەت نەبین لە بەردەمی تۆدا خوایە. یا ڕەبی خوایە گیان داوا دەکەین و لێت دەپاڕینەوە بمان پارێزی لە دڕەق بوون، بمان پارێزی لەو هۆکارانەی کە ئینسان دڕەق دەکەن و بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵ و دەروونمان ڕووناکەیەوە. یا ڕەبی خوایە گیان داوات لێ دەکەین ئەو کەسانەی کە داوایان لێکردوین و نەخۆشی و ناڕەحەتی و هەر بەڵاو موسیبەتێکیان بەسەر هاتووە ئێمە دوعای خێریان بۆ دەکەین و یا ڕەبی خوایە گیان شیفایان بۆ بنێری. یا ڕەبی خوایە گیان هەر کەسێک تووشی ناڕەحەتی و قەرزداری و نەبووی بووە یا ڕەبی خوایە گیان دەروی خێری لێ بکەیەوە. یا ڕەبی خوایە گیان هەر کەسێک لە هەر شوێنێکی ئەو دنیای هەیە بەڵاو موسیبەتێکی لەسەرە خوایە ئێمە دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە گیان ناخۆشی و ناڕەحەتی لەسەر هەموو مسلمانان لابدەی و هەروەها پارێزراومان کە لە دنیا و لە قیامەت عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.